مامۆستا محەممەد سەنگاییمان یەکەمین پەرلەمانتاری کوردە لە ئەنجومەی نوێنرانی عێراق کە لەگەڵ سایقەکەی کاک سەلاح لە بەغدا شەهید کران کە لەوێ بەدەم کاروباری خەڵکەوە چووبوونەوەوانە. ئێمە ڕازگۆ بووین. دوو، ئێمە لێرە پەرلەمانتارمان لەم پەرلەمانی کوردستانە لەبەرەوەی قسەیەکی حەقی کردووە هەوڵیان داوە حەسانەی لێبستێنەوە و دەریکەن لە پەرلەمان کاک سۆران عومەر. پەرلەمانتاری دیکەمان کە لە بەغدا بووە ئەحمەد حاجی ڕەشید جارێ هەوڵیان داوە کە نەچێتەوە بۆ بەغدا جارێکی دی. لەبەر چی؟ لە حاڵێکدا کە وەزیرانی ئێرە و بەرپرسانی ئێرە زۆر ڕاوێژیان پێکردووە کە خەبیرێکی ئابووریە، بەڵام ئێستا حکمی جیرانی هەیە ناتوانێت بێ بۆ هەولێر. لەبەر چی؟ لەبەر هەندێک قسەی کردو گوتوانە ئەوە تۆ لایەنگری حکومەتی نێوەندی دەکەیت. دیتی با بە لایەنگری حکومەتی نێوەندی ناکەم، بەزم دیفاع لە خەڵک و جەماوەرەکەی خۆم دەکەم، موچەیان نییە. خەلەلەکەش زیاتر پەیوەندی بە ئێوە هەیە. فەرمون کاکە لەگەڵ حکومەتی نێوەندی تەفاهم کەن و با خەڵکە بێموچە نەبێت. وەکو منیش هەر بە جەنابی سوودانیم گوت کە بینی پێش و داوەتی کردبووم چووم دم کاکە تۆ سەرۆکوەزیرانی خەڵکی عێراقی بە هەرێمیشەوە بۆ موچەی خەڵکەکەی دیکە هەمووی دەگاتە دەستی، هی خەڵکی هەرێمی کوردستان بۆ ناگاتە دەستی؟ ئەتۆ بۆچی وا دەکەی کە خەڵک و جەماوەر بازی هەڵی پارتیۆشێتی بدەن؟ لەگەڵ پارتیۆشێتی بۆ خۆت پێک وەرە، بەڵام با خەڵک حەقی خۆی بگاتە دەستی. لە مێژووی پەرلەمانی کوردستاندا یەکجار پرساندن کراوە بۆ سەرۆکی حکوومەت و بۆ جێگرەکەی و بۆ زیری دارایی، ئەویش لەلایەنی فراکسیۆنەکەی ئێبەوە. ئێمە لەگەڵ شیعارەکانی خۆمان لەگەڵ قسەکانی خۆماندا ڕاستمان کردووە و بازیشمان داوە.